کم گرامجی به مالبتن کوچرن دالانپره دست پیدا کرد. کوچر چند مالبتن آجلدارین گروکن لیکی جان جهی چیر جی آجل نوار رهبه لوی دره دیمینن جی دست پیکا دم سال هاوینه و حتی دم سال پاییزه جی لزوزانن دیمینن لروشالات کردستان به تایبتی هجماره که مزن جی کوچرن هیا کو جی خورا دچنه سر زوزانن نافچه دالانپره لباجار ارومیه و لور پرانی آوان خوارن و پیوستین خواه روزانه جبرو برهمن آجانن خواه چه دکن. دوی فیچارا چاوه رو داده به هاورا جیانا کوچرن روشالات کردستان و به تایبتی دالانپره دیبینن. سەرەتای وەرزی هاوینە ئەم کاتە کۆچەریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بەرەو کوێستانەکان دەڕۆن بۆ ئەوەی ئاژەڵەکانیان بلەوەڕێن. ئەمانە خێوەتی کۆچەریەکانی داڵانپەڕن لە شاری ورمێ. هەموو ساڵێک لە کۆچایی بەهار تاوەکو وەرزی پاییز لە کوێستانەکان دەمێننەوە. منداڵانیان لە جیاتی یاریکردن بە ئایپاد و سمارتفۆنەکان لە نێو تۆز و خۆڵی کوێستانەکان یاری بە دار و بەردی سروشت دەکەن. کاتێک ئاژەڵەکان بۆ لەوەڕ لە دەرەوە دەبن ژنان بە ئامادەکردنی خواردن بۆ شوانەکان و ئاژەڵەکانەوە سەرقاڵ دەبن. سێ مۆڵبڕن زندگی ما بۆ پازە پازی خۆی مەکانی ماسەل ئەو بێدەوانی مۆڵی خوا قرشکانی ئێم چێدەکانی تانی ئالاتنی ساو پازی خوارە جامێت هەنە دەم هەن جوای نییە چاندانە خزون مەشارەکێ پازی دخوایە پازی ماڵی هەناکی دەزێ ژێتێنی زەبەستونی پیانج بۆن لەوێ ساکردنی دیسۆنە مهێکت هانێکی مێوکە دارگار دیشینی هاشە ویرنی کوڕێ ما بۆیە زندگی ما بۆیە پێز مهێکەل چی پێز دەویشن. بەشێک لە ژنەکان جلوبەرگی منداڵەکانیان دەشۆن. بوونن و هاسانژ ناویە هەندێکیشیان بەڕستن و چنینی خوری مەڕەکانیان سەرقاڵ دەبن کە بۆ جلوبەرگ و ڕایەخ سوودی لێوەردەگرن. هاریە لەسەر پشتی پێزە سەر پشتی پێزان کو پێز پازی مێردە بەڕە نامێ ئاو دەکانی پاشمی پێز هاریە دەشونی بعد ڕێسەنی پێ بێت هاشۆ دەڕێسەنی ژێ ڕانگ هەڵدەگەڕنی جوهار ڕانگ دەکانی ناوکە هۆکۆ سەفید بەکی تابن ڕانگ دەکانی بعد بۆ نەچێ دەکانی. خۆ ئەم کورمانجەنی چادرنشیننی کوچرونی خۆ سێ مۆ مەسەل فەسلە بەهار بەڕەدم بۆ لە پازێمە فەسلە بورجە سێ تا چۆر تەنی کوهستان سۆ شیر و پەنیر و ڕەغان ئەفسایشی خۆ ئەنجام دانی بەدەم فەسلە کشاورزی که کامبانا کار دکنه سو کلشانو تنی اجاره کنی چادرانو برپا کنی و جنه ما تنه آبتی نپی دواران اینو پی جابه کاینان و پشتی ننی ها بدن تینه نیلمال افسایش خواه حمل دکنی در گردش کچراونی. هەموو ڕۆژێک لە بەرەبەیانەوە تاوەکو کاژێر دەی بەیانی شوانەکان مەڕەکانیان دەبەنە لەوەڕ. دواتر دەگەڕێنەوە بۆ ئاوەدانی و دۆشینی شیرەکانیان. ئەڤالی بورجی چۆر تێنی ڤڕۆ هەڵێشۆن ئاجۆڵایەکانی تۆ 27 ڤڕۆ کوشتەکانی تانی تەرافی جوانی کارخانه قند گوش کارخانه قند که زوی دمه کنگلویدونی سو کشتگانی دنی نیانداشته. بعد زوستانشی که قال نیانداشته مالوی مال چه کنه
ئەوەکانی پێ زۆر شغڵمە پازار لەوێدا ژنان زۆربەی پێداویستیەکانی خواردن لە شیری مەڕەکان دروست دەکەن. ماست و پەنیر و کەرە و ڕۆنی مەڕ بەرهەم دەهێنن. هەر بەمانەش خواردنەکانیان ئامادە دەکەن. بۆ یەخشۆڵە مای ئەمە ماسکای خوارەشێ کۆڵە تەشتەکانی بەم ڤەڕۆ ماسەلی دۆڵەگەرنێەکانی کوکۆن بارد هوتیننی بعد هەرچ ماسرافەویامە هەلتیننی بعد بۆزن جوانێ خوارد شتی خواردەکانی ورتێکە ساوی یەخ قسەکەن. لە کاتی پشوودا پیاوە بە تەمەنەکانیان نوکتە و چیرۆکی ژیانیان بۆ منداڵەکان دەگەڕنەوە. هەندێکیشیان بە شمشاڵ ژەنین چێژ لە کاتەکانیان وەردەگرن. دوای پشوویەکی کورت و خواردنی نانی نیوەڕۆ لە کاژێر دووبارە شوانەکان مەڕەکانیان دەبنەوە لەوەڕ تاوەکو ئێوارە. ژیانێکی سادە و دوور لە قەرەباڵخی شار. ڕۆژانە خواردنی سروشتی و بەرهەمی ئاژەڵەکانیان بەکاردەهێنن. بەم جۆرە ژیانی ڕۆژانەی کۆچەریەکان لەم ناوچەیە دووبارە دەبێتەوە.